ئێمە وەکو بەشی مناڵانی بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە وەک نەریتێکی ساڵانەی خۆمان هەموو ساڵێک لە دوای کۆتایی هاتنی وەرزی خوێندن و سەرەتای دەستپێکی پشووی ساڵانە ئاهەنگێک بۆ مناڵە چاوگەشەکان ئامادە ئەکەین بۆی بتوانین گەر هیچ نەبێ خزمەتێکی کەم بە مناڵانی هەڵەبجە بکەین. ئەگەر دەرفەتیشمان بۆ بڕەخسێ ئەمە هەنگە گوازینەوە بۆ دەرەوەی شار بۆ بیارە بۆ خورماڵ داوا لە مناڵانی خۆشەویستەکەین کە ئەم پشۆی هاوینیان بەسەر بەرن بە دەوراتەکان بۆ شتانەی کە سوودیان هەیە بۆ مناڵ خۆیان دوور بگرن لەو شتانەی کە زیانیان پێگەێنێت. ئەگەر دەرفەت بڕەخسێ بەڵێ کۆمەڵێک چالاکی ترمان هەیە ئیشەڵا لە مانگەکانی داهاتووە ئەوانیش نایشەکەین. هەمووی بەرگی خۆمانە کڵاشی هەورامانی فەرەنجی یا سۆرانی بیکە بەرێت بە مەردی جێگەی شانازی کوردی کراس لەگەڵ کۆوانە هەر لە دایکی من جوانە.